بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خۆشحاڵم کە لەم مانجی پیرۆزی ڕەمەزانەیە، لەم مانجی فەڕ و بەرەکەتەیە لە یەکێک لە ئێوارەکانە بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە لە پرۆگرامێکی نوێی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. هیوادارم ئەمڕۆ لە مۆکەبە بەرنامەیەکی جوان بۆ ئێوە دروستکەین و هەروەها ئێوە زۆر پێتان خۆش بێەوە لانی کەم دوعای خێرمان بۆ بکەن. فەرموو با ئەمڕۆ لە گوندە جوانەکەی مۆکەبە بین. کاوسمان جان سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بي. سپاس دەکەین کاوسمان جان. ڕۆژ و تاعات و عیبادەتش قبول بێ ئەم مانجە ڕەمەزان. إن شاء الله لهم لا قبول بي سرجم مسلمانا قبول بي إن شاء الله. تۆ پێم بڵێ بزانم وەزع لەگەڵ ڕەمەزانە چۆنە؟ والله هي وعظم لقل رمضان زور 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 باشم. طبعا بەپێ ئەو باشە بێ ئەبێ ئێستا کە وردە بەهارێکی ماشەڵڵا جوانە ئەبێ بانیان کە هەڵستی تۆزە ئەم شاخشتانش بگەڕێ هیچ ئەچی بۆ ئەم دەوروبەرەی خۆتان بەم ئەم منتیقەیە. بەڵێ ئەرەوەڵا بەیانیان کە زوو هەڵەسم من بەتایبەتی بەیانیان هەر لە باوکم و بۆم ماوەتەوانێ لە باوکم و باوکم خاچێکی نەبوو بەیانیان زوو بە گۆچانێکەوە تێمانەکەوت تێ وەژەنێک و هەستە بانوێژی بەیانی نەفەوتێ هەستا منیش هەر لەوە بوومان ماوەتەوانێ ئەسا ئەم بەیانە بوون منە ڕێشتم بۆ با بکوڕ بۆ چیای با بکوڕ لێوێکانە گەڕام وتم زانم کنگر ڕواوە بەس کەمە کنگری ئێرە ئەمەنە تەنیکە کنگرەکە ئیسفادەی لێ ناکەی هەتا زۆر نەبێت. ئەی کردو وەڵا کارد و ناڵم ئەم بەیانەکە ڕێشتم دەوری ساتا دەوری سعادی یانزە و نیوم پێچ و یەک کۆڵ کارد و کوڕادەم هێناوە بۆ ماڵەوە لە شێوی با بکوڕ. ئەوە چێوی با بکڕ ئەی بەنە دووری پشتی خۆتان ئەمە ئەم چیا چی هەیە جاگوژی هەیە ببوورە کوێرەنگەڵم ئەو کوێرەنگ. وەڵا شوێرەنگیش هینی هەیە ئەمە کاتی چوالەکە پێیەکە گندۆڕ و چوالەی هەیە و ئەنجاکانە ئەمیشە لوشەش هەیە لوشەشی بەکەمی هەیە لوشەی هەیە و ئەنج کاردووی هەیە و ئەم شتانەی هەیە. وەڵا کاک عەبدولقادر جەنابەت لەم دەی مۆکەبەیە لەدایک بووی؟ بەڵێ حتمما بارانە من چۆن بە شتێکم لەسەرایە بەڵام کاکە عەبدولقادر چیت بەبیر دێ لێرە؟ وەڵا ئەوەی بەبیرمێ زۆر شتمان بەبیرێ تارە ئێرە چونکە وەختی خۆی مەخفەری لێ بۆ مەخفەرەکە گیراوە زۆر جار تارە لە هەر شوێنەکە باتە لێرە ڕەمیەکیە کرد تۆڵی لێکردینەوە لە بەروی مەخفەرەکە تەسلیم کراوە خەڵکی کوشتووە لێرە بڵێن خەڵک شەید بۆ بڵێن. دوای ئەوەی کە بەبیرم بێ مەسەلەی مەکتەب و شت یەکەم جار کە چۆندانراو لە کوێ بوو ئەوانم ئەوە مهمە وەلو بارانەکەەوە وردەوردە هەر خێرا بێ بەڵام بە قسە لەسەر مەکتەبەکە بکەین کەی مەکتەبتان بۆ هاتووەوە ساڵی یەکەم مەسەرم بوون منە لە کوێ بوو تەلەبەتان ئەوە نەهەبوو ساڵی یەکەم یەکەم مەکتەبەکە ئەوڵێ وعدوا بوو ئەلم خوارەوە لای ئەم شوێنی ئەم خانوە دروست بکرێ ئیتر لەوێ دروستیان نەکوتیان ناودەیە بردیانە ئەو لە دیەکەوە لەوێ بۆچی لەوێدا دروستیان کرد لەبەرەوەی ئەو
جۆگای ئاوەمان کە لە قەیوانەوە هازرعاتمان پێکرد شوێنێک هەبوو لەوێت توێشی لێ بوو شوێنێکی زۆر خۆش بوو پیانەوە قولەتێن ئیتر لەبەرەوەی نزیک ئاوەکە بوو لەوێ مەکتەبەکان دروست کرد لە ئاوەکەەوە نزیک بێت بۆیە لەوێ دروستیان کرد وتم تەلەبە و شتان ئەوە هەبوو قوربان ساڵی یەکەم تقریبەن وابزانم 12 تەلەبە ئابووین وەڵا لەو زیاتریش بووین تقریبەن بەڵام ئیمۆکەبە خۆی زۆر نەبوو بڵێن بە تەنیا مارە ڕەژە هات هەباسە گوڵا هاتن یەک نەفەر لە هەباسە گوڵا هات تقریبان حوت هەشتێکیش لە مارە ڕەژە هاتن ئەی بابزانم بیرت دێکە یەکەم مامۆستاتان کوێنەری بوو بەڵێ نازانم خەڵکی کوێ بوو لە سلێمانی و هاتبوو ناوی مامۆستا کەریم بوو دوو کوڕی هەبوو بە ناوی ئاری و دیاری ساڵی 72 مامۆستا زۆر جار ئەو مامۆسایانە کە هاتن یا مامۆستایەک بوو یا دوو مامۆسا بوو هەموو دەرسەکانیشانەوتەوە مامۆساکەی ئەوەش بەڵێ مامۆستا کەریمی شەر بە تەنیا بوو یەکەم جار کە هات مامۆستای دووەم ئەو یەک ساڵ لێرە بوو مامۆستا کەریم دوای ئەو مامۆسایە کات مامۆسا فازیل ئەویش هەموو دەرسەکانی ئەوتەوە مامۆسا فازیل لە 73ەوە مایەوە حتاکو 78 ئێمە لە 78 سێ کەس لە 6 دەرچوین من بووم کاک جەلال بوو کە ئەو ماڵەکان ئێستا کوڕەکەی لێرەیە لەگەڵ کاک جەلالێککەی مارە ڕەش ئەو سیانەمان لێرەوە ڕۆشتین بۆ سلێمانی ئیتر لەوێت چووینە سانەوی سەلاحەدین هەرسێکمان عەبدولقادر زۆر جار لەو وانانەی کەمان خوێن بە تایبەتی کوردیەکان وانەی کوردی بڵێن یەک دوو وانەی زۆر سەرنج ڕاکێش بوو لەگەڵ بارودۆخی گوند و ئەوانە هاتەوەکو باراش و مێژینایە بوو تۆ یا مەسەرەن بۆ منە گورگ و ڕێوی و ئەو چیرۆکەی کە لە بینی حیوارەکەی بینی گورگ و ڕێ و ئەوانە تۆ چی لە یادەوەری تاماوە جار مامۆستا هەڵی ئێستانین جا هەمووشی پێی خۆش بوو دەوری شتی چاک ببین دەوری گورگ نەبین هەڵە ساشتەک پێ کردین وەکو تەمسیلیەک زۆربیان حەزیان لە دەوری گورگەکە نەبوو لە هینەکە نەبوو حەزیان لە دەوری مەڕەکە حەزیان لە دەوری شتێکی مازڵ چونکی بەڵێ ئێرەوەڵا یادگارێک کەشمان هەیە لێرە کاکەریم ئەگەر لێمان عاز نەبێ لە دەرسی ئینگلیزیا سەندەی مۆندەی فرایدەی پێوتین ئەویش لە جیاتی فرایدەکەی و ڕایدەی مامۆستا کاکە گیان چی ڕادەی بۆ تو بۆ ئێفەکەی ناڵێ مامۆستا ئەو کاتە نەزانم ینی شێوەی وانەوتنەوە و تێگەیشتن تێگەیاندنیان زۆر مۆفەق بوو زۆر گەورە بوو زۆر جار هەڵە نەساندن بۆ گۆرانی و بۆ ئەلەم بابەتانە جاری وای ئینسان شتێکی لەبیر ماوەی ئەو کاتە ینی بەو هینە تۆ چی لەبیر ماوە سرودێک نازانم گۆرانیەک شتێ لە گۆرانیمانەوە دەوەختە شتی مناڵانمان ئەو تو باز زیاتر وەڵا لاسای گەورەکانیشمان نەکردەوە سرودی مناڵان کەمتر بوو ئیتر هەڵیان نەسان ئەوەی کە دەنگی خۆش بوو وابزانام کاک جەلال لەما ڕەش وابزانام ئەو خوا عەفوی کە نەماوە ئەو دەنگی خۆش بوو زارزار خۆشم ئەگەر نەڵێمینە زارزار هەڵیان نەساندی بابزانین ئەو کاتە کە تۆ ئاوە ببیرت دێ خەڵک لەگەڵ ڕەمەزانە وەزعی چۆن بوو خەڵک زۆر ئازا بوو مامۆستا وەختە ئەو وەختە ماشەڵڵا دروێنانە کرد کێشیانە کرد جێرەیانە کرد ڕۆژەکان هەر نێشکان باوکم باوکی من مام عەباس کە هەمویان شایدن لە دێکە لێرەوە ڕۆژۆ جاڵەبی بردۆ بۆ سلێمانی چووە بڵێن ئێوارەیان بەسەراتوە لە مەلاداود لایەن ناوە چووە ڕەفیقەکەی کوتێتی شەو لێرە لە مەلاداود دەبین تۆ بچۆ خواردن و شت بێنە دوو جار بورا بووە لەوێ لە ماڵی خوشکەکەی ڕۆژەکەی نێشکاندووە کالیجان سەلام عەلیکوم عليكم السلام ورحمة الله بخير بس چاو سپاس دەکەین بازانم لە مۆکەبەی دانیشی بله چەنێ دڵت بە مۆکەبەی خۆش والله دلم زۆر پێی خۆش چونکە وەتەنە وەتەن پیر نابێ قەت کاک عەلی ئێوە ئەم شێوی کوێرەنگەتان لە پشتەوەیە ماشەڵڵا دار و نزارێکی زۆری هەیە ئێمە باسی ئێستا ناکەین کازانین الحەمدولillah ئێستا هەرچی چۆنە بێ شت وەسایل زۆرترە وەکو جاران بەڵام ئێمە بەشێک لە ژیانی گوندەکانمان وەختی خۆی لەسەر خەڵوزکردن بۆ بازانم تۆ خەڵوز کردووە ناو عەرزم نەکردی لەم سیانە ڕۆشتنیان جەماعەتی دوان سیانە پێکەوە بوون ئەچوین دارمانە بڕی هیچی ئیبڕی هیچ هەڵیە پاچی هیچی خڕێ کردەوە باشە کاگەلی باتخوا پێشەوەی کە بێتە سەر وردەکاری خەڵوز باشە ئەو کاتە خەڵوزی شەکرا ئاخر خەڵوز داری زۆرەوێ وانە بەڵام دار و نزار هەر هەبوو خەڵک ئەیزانی چۆن دار هەڵپاچێ چۆن دار ببڕێ
يعني بل عجائب ئەوهم و خەڵوزاکە کەچی دار و نزارەکە هەر مابوو ئەزانی چۆنە با عرزیکەم ئێستا خەڵک ئەڵێ دار بیبڕی مەمنوع وانە ڕەحمەتی خوا لێ بێ هەر ئەم ڕێژەی من و تۆ ئەگەنەی تاشین زیاتر درێژ نابێ ئەگەی بیتاشینی و جارجار بۆ خۆی هەڵباتەوانە گەنج نابێتەوە دارەکەش عینە سابە تۆ ئەنجا باسی خەڵوزمان بۆ بکە دوای ئەوەی کە بڕیتان بە دووسێ کەسان لە چاڵە خەڵوز و هێنەکەەوە بەمان باسکە با بینەران بزان خەڵوز چۆن نەکرێت عرض دەکە بێتەوەکو بەرزم کردی سێ کەس بڵێ یا سێ کەس یا چوار کەس پێکەوە ئەچوین چاڵە خەڵوزمان چاڵمان نییە کرد هەر ئاوا تەختمانەکە وەکو ئێرە تەختمانە کرد و ئیتر یەکێ هەڵیەچنی یەکێ ئەیکرد بە هەلووک وریە کرد وەک چۆن بۆ زۆپای ئەژنی یەکێ ئەیکرد بە هەلووک یەکێک هەڵیەچنی یەکێک بۆ هێنا پێشەوە ئەنجا یەکێک چوو کەڕگەڵای هێنا کەڕگەڵامان پیادا ئەنجا گڵمان پیادا یار عیمێن لە ژێرەوە ئاگرمان پێوەنا یار عیمێن لەسەر ئاگرمان پێوەنا بەگەڵداتان نەپۆشی وانە باشە ئەگەر کونی تێبواە ناوێ بەجێ مایە آخر جاری وایە مەسەرەن شەو بەجان هێشت على خەف ئەگە بەجێ دەشبانەیە بڵێ بە یای کوورە خەڵوز مەبە والله لەگە کونێکی عیبنی ئەوە نەیتێ بوو ئێتەوێ بخۆڵ ئارۆرا بەخۆی گەڕێ حەواکەوێ ئێستا بۆ نمونە کوڕێکی من لە ساڵانە خەڵوزی کرد بوو شێ بەجێش بوو وڵا بەیانێکە جووەسە خۆڵمەشگاسوو باشە خەڵوزکردن کارێکی قورسەکە والله قورسە حتا بڵێ قورسە جا هەموو تەبوتۆزە چێتە قورختەوە ئەمرتە هەموو گیانە ڕەژە بێ لە دارە چ جۆرە دارێک بۆ خەڵوز زۆر چاکە بەڕوار بڵێ ما زۆر پرچکی هەیە دارەبەنە پرچکی هەیە باشە کاگە علی کە ئاگری تێبەرەدرا کەی خەفا ئەکرا ینی داپۆشرا بێ بڵێ ناو قاشپا پیانە ئەگە خرمەی باتایە ئەوە مانایە سوتاوە ئەنجا بەرما بە شوادەوریادانە زوو بڵێنە پێشەوەی گەریسا ئاگی دێبەرێ بەرما بەدە دانا کونی بوێش کونی ئەوەی بۆ مایەوە ئێتر بەردەکە لابرد خەفە دەکرد ئەمە نەگەڵ پیادا ئەمە نەگەڵ پیادا ئێتە خەفا بوو هەناسینی ئێدا هەناسینی ئێداتر سێ ڕۆژ دوو ڕۆژ ئەگە شوێنەکەت ئاوی نزیک بیایە بە دوو ڕۆژ دەری دێنە بەس ئەگە شوێنەکەت ئاوی دێنە بیایە سێ ڕۆژ چوار ڕۆژی پێچوو تا بخاتێت تاوا کوژێتەوە و ئەلی تۆ بەبیرت دێ ئەوە کەتی خەڵوزکردن بوو بێ و بە ڕۆژوو بوو بن واللهی ناتە خیاڵم نەوەله ئەی ڕاستی بێ لەو کاتەیە باوەڕ ناکەم کەس خەڵوزی بۆ کرابێت لە کاتی ڕەمەزانە چون ڕەمەزان ڕاستی قورسە ئەجا ئەوەش قڕگە هینە چێتە قورختەوە و تۆز و خۆڵ و نەوەڵایی پێپشک نانی بڵین السلام عليكم شلونيت؟ سلام عليكم رهنت كاكا الرهن شلونيت؟ والله باسم سلام عليكم ناوكي خوك بيخوشا؟ هذا والله باس باشا اي لقى الرجوع شلوني؟ والله الاخوة زي باس رجوع نخوار دوانيا؟ لا والله ديار زور بيابي الحمد لله تو بيعمل بالرج برسيته بتينو تبع والله أمثال باشا زور جرماني تر برسي تينو معنا بيتر وبرسياتيش باش فدمتو كواتر رمضان في خوشة أنا والله خوش الحمد لله تو ناوتشيا منهم سامة سام سام سرمانية نولا أي بارانة وسرماية بو قمصلة لبرانية نعم لا توي باشا يعني سرمانية ونيا باشا أي شون أخو قريوا خو جوان كردوا دايم وبرنامجك خو جوان كردوا فريد تو مكوب بيا خوش ها فريد بوتو أبغى زعما كاكي ناوي شيا أحمد جانبك كلاوك لبر كلاوك دمو شاو ديارني أتو لقى الرجوات وني
والله ئەیگریت و نایگریت دوو ڕۆژم گرتووە تر وڵای دێک وەک نەگینات بە ڕۆژۆم تۆ سەریکە لەو سەریشەوە دوو ڕۆژی تر بگرە ئەم سەر و ئەو سەری بگرە زۆر چاکە باشە باشە لە مەکتەبی ئەرەوە لە پۆلی چەندی وڵا دوو ئافرین بە تۆ بام بزانی زیرەکی ئەرەوەڵا خراپ نیت وانیا بڵێ ئافرین بە تۆ کاکە تۆ چۆنی کڵاشەکانت تەڕ نابێ وڵا نازانم ئەگە بارانەکە زیاکە تەڕەبێت تەڕەبێ ئەگە تەڕ بێت چی لێت وڵا بۆ نەگرێت ویتە پیسەبێت پیسەبێت و دوای ئاوە هەڵەگەڕێتەوە ئەرەوەڵا باە باشە ئەی تۆ چۆنە خۆگۆڕیوە وڵا کەزانیمان ئێوەی لێ نیتە خۆمان گۆڕی ئافرین تۆ لەگەڵەوە برایت ئافرین چۆنە هەردووکتان لە یەک قماش لە یەک ڕنگ جلتان کردو ئەوە تا کراسەکەتان وەکو یەکە پشتێنەکەتان وەکو یەکە تەنانەت عینەکەشتان مجەسەمەکەشتان وەکو یەکە وایە وڵا پێمان خۆش پێتان خۆشە ئافرین تۆ برا بچووکەکەت خۆشە وەنیا ئافرین ئەزانی چی ئەبێ برا گەورە دایمە نییە ئەوانەی لە خۆی بچووکترن ینی زۆر خۆشی بیوان وانە وەکو کاک تۆ پێت خۆشە کاکی ئەرەوەڵا باشە ئەی تۆ بەبزانام لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی وڵا باشی باشی ئەرەوەڵا ڕەمەزان خۆشە ئەرەوەڵا باش تۆ ڕۆژوو خواردووە دوان بەس دەست خۆشی شاڵە ئەوانەی ترەگیری وانە تۆ بەلاتەوە خۆشە ڕەمەزان میوانی تازەمان هات وەرن بۆ لای من وەرن ئەبی ئافرین بەخێر بێن چۆنی باشم تۆ ناو چییە بڕسە ناوی چییە بڕسە ئەوە ئەڵە چی ئەڵە ناوم چییە بروسە پلوسە بەخوای ساش نەزانی یانی پڕوشە چۆنی پڕوشە خان باشم باشی ئەوە لە کوێ بووی دیار نەبوویت گەڵەمای خۆمان بێت ئەوە چام لێ بوو تۆ بووی دەست خستە ناو خۆڵەکەەوە بۆچی چیت کرد یاریت کرد یاری چیت کرد هەیە گڵەکان گڵەکان یاری گڵەکان زۆر خۆشە یاری گڵەکان وایە زۆر خۆشە ئەی تۆ ناو چییە ئیسا ئیسا ناوموسە ئیسا کاکە ئیسا چۆنی باشم ئیسا بووە بێتاقەتی بتاقن نیم بەتاقەنی وڵی وا هەستەکەم تۆزێ بێتاقەتی تۆزە بە ڕۆژوویت ئەی نیۆڕۆنانە نەخوارد بە باشە زۆر چاکە ئێوارش بیخۆنجا گرێینەوە باشە باشە تۆ پێت خۆشە کە بەشداری بەرنمەکەکەی زۆر باشە چێ شتێکمان بۆڵێ ئافرین ئادەی تۆ بچۆرە شوێنی ئەو تۆ بچۆرە شوێنی ئەو ئادەی وەرە بەبزانم چیمان بۆڵی أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض مثل الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤود حفظهما وهو العلي العظيم ئافرین ئەمە پێڵەن چی آية الكرسي ئافرین بۆ تۆ ئاەتە کورسی ئەبێت چ کاتێ بیخوێنین شوان و بانیان ئافرین ئەبێ ئەتوانی کاتەکانی تریش بیخوێنین بەڵام بە تایبەتی شەوان پێشەوەی بخەوین ئاەتە کورسی خوێنین ئەمە تۆ چه پێی لەبەر کردی دەیکم ئافرین دەوەرە ماچێکشمەرە تۆ زۆر پیاوی تابانە ئەبێمان شتێکی جیاوازیش بم بە تۆ وایە میوانی ترمان هاو یاخوا بەخێر بێن تۆ زانی ئەمە چییە ئەمە ئەوەی زیکرە ئافرین ئی زیکرە دەست خۆش تەبان ئەمە تۆ لەبەروی ئاەتە کورسی و خوێن من ئەماکەم بە دیاری بۆ تۆ باشە هیوادارم لەوە ناچی ترم پێما بێ بەس ئەمە بۆ تۆ حەزەکەی چ زیکرێک بکەیت ئەستەغفیر الله نازم مناڵان زۆر حەزیان لە ئەستەغفیر الله طبعا الله ئەکبەرش زۆر خۆشە الله ئەکبەرش ڕەمزی وحدانەتی و یەکتا پەرستیە ئەڵێن الله ئەکبەر وایە بڵێ باش ئەو بۆ تۆ کێ ئەم میوانە جوانانە ماتون یاخۆ بەخێر بێن با بزانم خۆتان بناسێنن تۆ ناو چییە ئەسرا ئیسرا وایە ئیسرا چۆنیت باشم باشی ئەی تۆ ناو چییە شاتو شاتو وەرە باو چەترا هەڵین زۆر جوانە ئەم چەترا ئەبا هەڵیین وەرە لای چەترەکە چەترەکەش بگرە تۆ ناو چی بوو
شاتو شاتو ئافرین بۆتەوە شاتو ئەم بڵە جوانانە ناویان چییە؟ من نام أسماء ئەسما تۆ خەڵکی مۆکەبەیت؟ بەڵێ وڵای دەیەکەتان زۆر خۆشە خۆزگە منیش خانوویەکەم هەبوویا لێرە زۆر خۆشە بوو تۆژە لێرە خانە دروستکە ئاخرین خۆ ناتوانم من لەبەرەوەی خەڵکی مۆکەبە نیم مۆکەبەیەکان ناڵن لێرە خانوو دروستکەین وایە ئەبێ مڵکت هەبێ لێرە ئەبێ بیکڕیت خۆ نابێت وایە باشە تۆ چەند خۆشحاڵیت کە ماڵتان لێرەیە زۆر خۆشحاڵم ئافرین بە تۆ لە پۆلی چەندی لە پۆلی پێنجم وسرات ئەم لەچکە جوانە چۆنە ئاوا کردوتە بۆ نێ ڕەمەزانەوە بەڵێ باشە یعنی ئەبێ ڕێز لە ڕەمەزان بگرین وایە بەڵێ ئافرین ئەمەش ئینشاءڵڵا پاداشتی گەورە بۆ دایک و باوکتە بێ ئینشاءڵڵا ئافرین بۆ تۆ تۆ لە پۆلی چەند بووی؟ پێنج لە چوانەیەکە زۆر زیرەکی لە ئاینە باش ئافرین لە ئاینە لە ئاین ئەتوانی شتێکمان بۆ بڵێیت چیمان بۆ بڵێیت؟ بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأة حمالة الحطب في جيدها حبل من مسد دەست خۆش ئەی تۆ ناو چییە؟ شادي شادی تۆ کچێکی زۆر ڕووخۆشی ئافرین بۆ تۆ تۆ لەگەڵ ڕۆژوە چۆنیت؟ باشم باشی ڕۆژەکان هەمووی کردووە؟ بەڵێ وەڵا ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ جارێکی تر ئەی تۆ مۆکەبە پێ خۆشە؟ بەڵێ باشە ئەی ئەخوێنیت؟ بەڵێ ئافرین لە پۆلی چەنی؟ چوار زۆر باشە سەرکەوتوبی تۆوان چوانەیەکە زۆر حەز لێیە؟ زانست تۆ ئینشاڵڵا لە ئایندابی بە کەسێکی زانستی ئینشاڵڵا تۆ ناو چییە؟ شاگوڵ شاگوڵ تۆش بە بۆنێ ڕەمەزانەوە ئەم سەرپۆشە کردووە؟ بەڵێ بەس ماشەڵڵا زۆر لێ جوانە تۆ لە چەنی؟ لە شەش شاش بارانیشە بارێ بە ئەم بارانە پێ خۆشە؟ بەڵێ باشە یعنی ئەگەر تەڕژبی قەی ناکە؟ بەڵێ ئافرین بۆ تۆ من سوپاسان دەکەم ینی کە زانیتان بەرنامەکەی منە هاتن؟ بەڵێ من سوپاسان دەکەم جارە با بزانم ئەمە چییە لێرەوە دایلۆگەکەن ئەمان وەرنەوە ئێرە وەرنەوە ئێرە باچی هینێکیشتان بەمێ چەترەکە بە من جارێ چەترەکە بە من دەی هەڵگرە بزانم حەزت لە چییە هەڵێگریت ئافرین بۆ تۆ دەی فەرموو تۆش دەتوانی تر هەڵگریت ئافرین تەمان ئەمە ئێوە زۆر کچێکی ژیر و عاقڵن لەبەرەوەی ئێوە تەمەنیشتان گەورەیە ئەمانەتان ئەمێ بەوەی زیکری پێ بکەن باشە بەڵام ئەبێ زیکری پێ بکەن باشە بۆی منیش خێرم بگاین ئینشاڵڵا باشە ئەمە بۆ تۆ ئەمەش بۆ تۆ ئەمەش بۆ تۆ ئەماش بۆ تۆ ئەمەش بۆ تۆ کچی جوان دەی خوا حافیسان بێ وەزتان لەگەڵ ڕەمەزانە وەڵا حەمد و سەنا بەخوا ڕەمەزانێکی خۆشە و وەزمان زۆر باشە بە فرسەتی ئەزانم ئێستا ئەم پرسیارم بۆ هات ئەم ساڵ ئاوی ئەم منتیقەیە چۆن بوو پردەکە ژێر ئاو کەوت ئاو زۆر هات جیاوازی ینی جیاواز لە ساڵەکانی تر لە کەیوە ئاو وەکو ئێستا چەمەکە نهاتووە وەڵا تقریبەن لە 2005 بوو 6 بوو شتێکی وا بوو ئەو لافاوێکی ئاوا هات بەد لەو کاتەوە نەهاتووە کانیەکان وەک پێویست نەتەقی بوون ئێستا کانێکمانەیە پێڵێن کانی کۆڵە لە دۆڵی قەیوانە نزیکەی 10 ساڵە بێ نەتەقیوە ئەم ساڵ لەخوا بەزابێ پێرێ تەقیوە پێرێ تەقیەوە هەروە زیاییژەکە الحەمدولله شەمەکانیش زیاد لە حەز زۆر ببوون ئەو دەشتی شەو بڕێی پێڵێن شەو بڕ هەمووی داگیر کرد بوو سەر پردەکە کەو بۆ ڕێگای بڕی بوو ئێتر لە خوای گەورە بەزابێ بەرەکەتێکی زۆر باری و کاک محەممەد ئەمە سەرچاوەکانیان دیار لە چۆ دێ هەردوو چەمەکاڵم وەڵی سەرچاوی ئەمان پێڵن منتیقەی پێنجوێن بەڵێ لای گۆڵێ ئەو منتیقەیە ئەمەشیان دێتەوە بێرە ئەمەشیان چەمی سیوەلی پێڵێن بەڵێ لە منتیقەی سیوەی لەوە دێتەوە لای ئێوە لە بەردەمی ئێوە ئەبێ بە دوو ئاوان پێڵێن دوو ئاوان دێکی لێ بە ناوی دوو ئاوەکانەوە پێڵێن دوو چەمان ئەو ئەی پردەکەی ئەوەی خوار کارێزەوە ئەو پردەشی نقم کرد ناناوە نقم نابێ و زۆر بەرزە بەڵێ بەس بەداخەوە پردەکە تۆزێ جوڵاوە حکومە گوێ پێ نەتا جا نازانم ڕووخاوە یان نا
ئاگام لێ نییە. کاک محەممەد ئەم چەمە ئێوە تا چەند سوودی لەکەن ینی زەرعات و شت بکەن یا مەسەرم بۆن منە بۆ ئێوە چەمەکە چه سوودێکی بۆ ئێوە؟ وەڵی چەمەکە بۆ ئێمە سوودی وەک پێویست نییە لەبەرۆی عەرز و ئاومان نییە لە بەریا زۆر کەمە بەڵام ئەو منتیقەی دوو چەمان ئەو دێ دوو چەمان ئەو منتیقەی شەوبەر عایدی سوورە قەڵاتە لەخوا بە زیابێ ئەوان ئیسفایلەکەن و خی گەورە ڕستیان بە ئەو غەسالانە ئەوە تەبانی ئیسفایلیەکەن مەعمەل بلۆک بەس وەک دەیەکەی ئێمە عەرزمان لەسەر ئاواکان نەماوە بەهۆی ئەو غەسالانەوە کەم بۆتەوە. ئەی بابزانم ئێستا خەڵک هیچ زەرعات و شتەکات وەڵی دەیەکە ئێمە ئەیکا بەز بەکەمی لەبەرەوەی ساڵان جۆگایەکمانە بوو لە قەیوانەوە هات بە بناری شاخەکەیە ئێستاز ئاسارەکەی ماوە ئەلێەوە هاتی تر ئەم منتیقەیە هاتەوە ناودێ. محەممەد دەتخوا ئەو جۆگایە مهمە یعنی بەو شاخەیە یعنی چۆن هاتووە تۆ بەبیرت دێکە ئاوی پێ هاتووە و جا لەوێ جۆماڵیم کردو پاکم کردوێتەوە بناوانی ئاواکەم هەڵبەستووە. باشە کاک محەممەد ئێستا کە سێرەکەی کاکە ئەڵێ ئەو هەر نییە باشە چۆن ئەو ئەوەندە زیاد بۆ لێوە ئەو کاتە ئەم چەمی قەیوانی کە ئێستا تۆزێ ئاوی پیادێ ئەڵێن ئەوی ئاوی بارانە هاوی نێژ حیوانی وردەمان ناتوانانی لێوە پەڕێ پردێکمانە بوو لەو خوارەوە لەوێ پەڕیەوە هاوینێ ئەم بەراوبەر ئەو دۆڵە هەمووی مەرەزە بوو ئەو چەمەی خوارێمان هەر بەو ئاوا مەرەزە و زەرعاتمان لێ کرد بێلەوەی جۆگاکە ژاو بۆ ئێرە ئاشێکیشمانە بوو ئاشیشی لە بەرەگەڕا ئەو جۆگایە ئێستا شوێنەکەی ماوە پێڵێن شوێنی ئاشەکە. کاک حاجی عەبدولەتیف سەلام عەلەیکوم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ببوورێمە لەبەر بارانەکەش بەبێت چتر جەنابەتمان ڕاگرتوێن حەزمان زۆر لە چتر نییە ئێمە دەسەکان خۆش بێ. حاجی جان تۆ لەم گوندی مۆکەبەیە لەدایک بووی پێشەکی بەخێرەتدانەکەم یاخوا بخێرن بەڵێ من لەم مۆکەبێ لەدایک بووم خەڵکی ئێرەم بەڵام بەڕاستی دەمێکە لێرە نەماوین وگوی لە سێمایی دانیشین. تۆ بەبیر دێکە لەم مۆکەیە بەبەیە بوون بەڵێ بەبیرم دێ ئەرەوەڵا لە مۆکەبووم بە مناڵی بڕین بەس تقریبا لە ساڵی 72 لێرە نەماوین بەڵام هەر خەڵکی ئێرەم باوکمە لێرە بووە باپیرم لێرە مەلا بووە. من حەزەکەم بزانم یادەوەری مناڵی خۆت چیت بەبیر دێ لێرە؟ وەڵای یادەوەریە کە لە ساڵەکانی پێش هەفتا تارە ئەهات ئەمبری کوونەتاریان دروست کرده بوو کون جا ئەم مۆکەبەیە 6 مەخەڵیتیا بوو لەو سەر و تارەکە بەبیرمەوە سەری جێدا لێرە لەو سەرەوە سەری جێدەرە ئیلا ڕەمیەک لێرە ئیدی خەڵک کوژرا بڵێن خەڵک کوژرا خەڵک بریار و ماڵسووتا ئەو بەبیرێ و کوتیان کوونەتیارە بوو ڕامانکرێ کوونەتیارەوە پڕ ئەبوو لە ژون و مناڵۆین جا دوایی کە لە ساڵی هەفتا مفۆسادا کوتیان فۆزاتە تەقەگراوتم فۆزات چییە علی مناڵ ئەوەختە وشیارەی نەبوو مفۆزاتی ئانووی تر تارە ناڕەمی ناکە بەخوا پێما خۆش و جا تەقەکرا ئەوانەی تر مفۆزاتی ساڵی هەفتا کرا بەبیرمێ ئاوا خڕکەی بووم بڵێ پێگەشتوم ینی 8 ساڵێ بووم خەڵک زۆری نەبوو بان فۆزات چیە تارە نایتر ئەوە زۆر خۆش و بەڵام ئەو یادگارێ زۆر خۆشکەیتی تارە نات بە ئەسوی لە دەروانێ بڵێ من شایەتی ئەوم کە لە دەی نەوەتەکان و ئەوانە سەرپەرشتی کۆمەڵێ کۆڕ و کۆبوونەوەی ئافرەتانە دەرسی گشتی و ئالەم بابەتانە کرد یعنی ئەو تەنانەت ئەتەویست ئافرەتانیش مەسەلەن بۆن منە دەرس و دەوری هێنی خۆیان هەبێ قسەکەم تەواو یان قسەکەوتەوە زاکم وڵاو خێرن بڵێ من هەر لە ساڵی کاری هەشتاوە کە پەیوەندیمان کرد بە سەحوای ئیسلامیەوە خی گەورە بەڵێ لە بیدادی ساڵی نەوەتویەکەوە لە ماڵی خۆمانە دەرسی ئافرەتان هەبوو بە تایبەت ئەو خۆ خۆم سیارەم هەبوو ئەلحەمدولیلا ئەم بردو ئەم هێنانە و خەڵک ئەو سیارە شت کە بوو ئەمێران بڵێ دەرسی ئافرەتان هەربوو و من لە فەزلی ئەڵڵا تەعالاوە ینی کشەکاریشم سیار پێش ئەوەی بچنە مەکتەب جوزی ئەمان نیوەی لەبەر بووە سێکشمە پێشەوەی بشێت مەکتەب ئەلحەمدولیلا جوزی ئەمان لەبەر بووە و ئێساش ینی بڵێم زۆر جار پێم ئەڵێن کوڕەکانم گلێ ئەڵێت تۆ کشەکانە لە ئێمە خۆشترەوێ ئەتا زۆر جار پێم ئەڵێن تۆ هۆمەری لەگەڵ خێزاندا بۆ لە نەرمونیانی چونکە جارێک باس کراوەرە وتیان چەند جا شەرتم وڵای تا ئێستا لە فەزلی خوارەوە ساڵی 84 زواجم کردووە تا ئێستا شەڕمان نەبووە تا ئێستا بە خێزان نەوتوە درۆکە یعنی بۆ یەک جای لە فەزلی ئەڵڵا تەعالا الحەمدولیلا خی گەورە مۆفەقتان کە یاخوا هەر حەزم لەو مناڵەیە بابزانم لەم دەور و پشتاک باوکت لێرە چی ئیشێکی کردووە بەبیرت بێ زرعاتی کردووە تۆ نان و دۆت بۆ بردوێ شتێکی ئەلۆ بابتان ئەوانە لەبیر نەماوە وڵا بیرما بەرەوەڵا لێرە بڵێن ئەوسا ئەم تراکتۆر و مەجێشت کەم بوو گا بوو باوکم بەگا جووتیە کرد
شوێنێکمان هەیە لە سۆپیان هەرمێ ڕەشان لەوێ جارێک جووتی ئەگەر منیش مناڵ بووم دایکم زستان پاییز بوو دۆ کەشکارەکرد بە دۆ لەگەڵ ناناوتی بیبەوەی میش لە ڕێگە نازانم مناڵی چیتر بوو یاریمان کرد مەشغوڵ بووین وەختێک کە پێتاقەت ملیارەکە نان و دۆکەم گەشتە بگیان باوکم زۆر درەک بوو باوشم تۆزە عسەبی بوو خواافیکە لەگەڵ مردو حازریە تۆزە ئەسەی و هەرگەشتمایە وتی هەی ئەو سەرزلەوە بەخوا جارە پێش هەموو شتێک دووز لە چاشی لێم یەک شەقیشی تێڵم جا سویتێ پیڵای لە پێک پیان و جاشکەوش پێشەکەی پێشەکەی لە لاتایە دروستەکەشکە بەوە یەک دانیتێ لە قەنەعاتی وەک ڕقم لە چەند مەتر هەڵیاوم مناڵی ئەو کاتە زۆر ئالوسال بوو ینی ئالوسال بەو مانای مەمەسمە زۆر ساڵح بوو ینی باوکی لێدا مەسەن لەگەڵ هاتون و تیژ بوون کەچێر بەڕەحمتر بوو ینی زۆر لە پرس و ڕای دایک و باوچا بوو بێگومان بەتاکید ئەو وەختە خەڵک ئەوەنە تێکەڵی ئەولەمە و ئەم دنیای تەکنۆلۆژیا و سەر شتانە نەبوو ینی بەڕاستی ینی ئەمانە بە تایبەت حتا بێ لە پێشتە ئەتەنێمەتەلێ بێت لای ئێمەوە لە تەلەڤیزیۆنەوە دراما و حوبێن و لەگەڵ ڕێزمان ڕێزی یەکتر نەگرتن و ئەم شتانەمی تەسیری زۆر بووە بەڕاستی ینی زۆر هەبوو ینی بە تایبەت هەنێ تەلەڤیزیۆنەکان کە ئەم درامانەی کۆری و ناوچێنەوە چۆن کوشتن ینی بەزەی کەم بوو بەزەی هاتنەوە نەبوو ئەم شتانە تەسیری لەسەر خەڵک زۆر بوو بە تایبەت لەسەر ژیری گەنج لەسەر ژیری مناڵ زۆر تەسیرە و بەتاکید ئەو کاتە ینی لەو کاتێشا من ینی هەر تۆزێک بەخوات وەسەگریام و هەر یەکسەر هاتبوو بەدەمی وتم ئێستا چاکەشە بۆ لێنمە وتی بوا دەرەکەم تو مەڵای لەگەڵ فلان مناڵە حەڵی خەڵدان ئەو مناڵ بووین یاریمان کردویتی تەخیر بووم ئەوە گەشت بەلای تۆوارە گەورە مۆفەقتان کایخوا خی گەورە سەلامەتان کە ئینشاڵڵا و سپاس دەکەین زۆر لە بەربارانەکەش ڕامانگرتیەوە وردە وردە شان و مهینەکانیش تەر بوو سپاسی خی گەورەکەین و خی گەورە نوێژ و تاعات و عیبادەتی منوش و ئێوەش و بینەرانیش قبولکە ئینشاءڵڵا لە خی گەورە تاواکارین بارانی بەڕەحەتەوە بارانێ لە خی گەورە تا ئەپارڕێمەوە ئینشاءڵڵا خی گەورە ئەم ساڵی ئەم ڕەمەزان دو ئەم ڕۆژان بکاتەوە خوشی و فەرەحی بۆ میلەتەکەمان و خی گەورە دڵی ئەو مەسئولانە ساڵح کا و هێون کابووی بەزێشان بۆ میلەتە بێتەوە بۆ خەڵکە بێتەوە بەڕاستی مامەسا پەیوەند ینی بڕوا بکە ڕۆژی وا بە 8 تەلەفۆنم بۆ کراوە لایەن خەڵکەوە کە وەزعیان خراپەوانە بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە لە ئەڵڵە بەس ئەو بە ئەڵڵا تەعالا کورد فەیەکونێک لای ئینشاءڵڵا خی گەورە دڵی ئەوانە نەرم کا و ئاورێک لەو میلەتە بەرەوە ئینشاءڵڵا کاک محەممەد جان سەلام عەلەیکوم سلام بەخێر بن سەر چاو بەخێر بەناخوا سپاس دەکەین کاک محەممەد باجارە لەوە بپرسم بزانم ڕەمەزانەکە چۆن بەڕێ کردووە وازانم تۆ ماشەڵڵا هەر تەلەفۆنم کردوتیان لە کێوانی وەڵا هەر شوان بووم زۆری مەڵێ لای ماڵات پشتیوای جگە لە چۆرەنگ و ئەوانە خۆ بە شوێنی ترە چی وەڵا ئەم چێوەشمانەیە چێوی بابووکڕان چێوی بابووکڕانیش ئێوەیە بەڵێ وەڵام مەرعەوشتان زۆرە دایناوە بۆ ئاژەڵداری ئارە وەڵا مەرعەمان زۆرە کاک محەممەد ئەی با بزانم جاران کە ئاوە بم تەنیشتی مۆکە بۆ خوارمۆکە بە ڕێت هەر هاوینانش سەوزە چۆ دامە زرعات و شتی زۆر بوو ئێستا لەگەڵ زرعات هەوەسەدان چۆن وەڵی بۆ زەرعات کەمی چونکە نایکین چونکە بیرمان هەیە جۆگای قەیوانمان بۆ نایەتەوە قەیوانەمان کرد ئەو جۆگایە ئەو جوگا قەدیمیە لەبەرەوەی خراپ بۆ یان مەسەن ئاو نەماوە وەڵی خۆمانیش ناتوانین و ئاویش کەمە 4 کیلۆمەتر و نیوە بۆ تۆ سەری باپیران چۆن هێناویانە بەو شاخەیە بەو هێندە شوێنی حوکەس هێناومانە کاک محەممەد جان دەیەکە شکڕ ڕوو لە ئاوادانی یاخود خەڵک کەم کەمە بەجێڵێ نازکر ڕوو لە ئاوادانی ئێرە
بەس کە ئەوە سیرەکەی ئەمە لەوە چ 15 ماڵ زیاتر بێ ینی خانووی زۆرتر لێ دەوری 15 ماڵە بڵێن شواتێوەیە 15 ماڵە چەند کەس ئیتیاژی وەکو نفوس وڵای دەوری نوپوس دەوری 50 کەسێکە بی لە ڕووی ئیداریەوە سەر بە چ ناحیەکە بە نەحی سیتەکەین سیتاک ینی هەموو ئیش و کارێکتان لە سیتەک تەواوە بێ ینی پێویستان بە گاپێڵۆن نابێت پێویستان بە ماوەت چوارتا و سیتەکەیە چکە من لە پێشەکی بەرنمەکە وتم عادەتەن هەندێک هینی مەسەن دایرە و شت لەوانەیە پێویستی بە گاپیۆڵۆن بێ پێویستی بە نازانم ماوەت بێ ئەوانە بەس مادەم وایە هەمووی شتێکتان لە چوارتا بێ یان مەسەن لە سیتەک و چوارتا ئیشتان تەوا بێ باش بابزانم شوێنەکەتان بۆ بە گەشتیاری ئەم گەشتیاریە بۆ ئێوە باشە یا زەرەدی لێون والله هیچ قاسەجێکی بۆ ئێمە نییە ناوەڵا بەس علاگەمان بۆ بەژێڵنوویی کاژێ خۆیان پاکەنەوە هیچمان لێیان نابێت ئەی ئەم دوکان و شتانی کە لەسەر جادەکە هەن خەڵکی مۆکەبەن یاخود خەڵکی تریش هاتووە دوکان لێرەدانەوە خەڵکی مۆکەبەن و خەڵکی کەشدای ناوە ئەو 15 ماڵی کە ئێستا لێرەیە کاک محەممەد هەمویان ئیش و کارێکی تایبەتیان هەیە مەسەن جەناب دۆزانم ئاژەڵداریەکەی ڕەشە وڵاخت هەیە باڵێ ئەی ئەو بڵێن چواردە ماڵەکەی تر مەسەن ماڵەکەی هەندێکی کارگوزارن دوانە لە مەکتەبن یشان لە هینە کارگوزاری مزگەوتەکەیە ئەوەکانی کەس ئاژەڵی ورتان هەیە ناوەڵڵا یەک کۆمەڵژیستمان هەیەویژی پرۆستنەوەیش بە ئاژەڵ حساب نییە چونکە تۆ شتێکە بێ ڕایگیری بە ئاژەڵ حسابە سابت بێ دراوسێدەیەکانتان کوێیە دراوسێدەکانمان مارە ڕەشەقەیوانە بایزاوایە کارێز هەیە دوو چەمانەوە هەر بڵێن موچەیە سەر بە مۆکەبەیە ئەو هەر وەکو مۆکەبەوەچکای قەتع لەگەڵ منتیقەی لای هەباسە گوڵۆ ئەوانشتان نانیمانە بەس ئەوانیش نووریان تێکەڵە لەگەڵ دوو چەمانە بەڵێ دوو چەمان موچەیە جەنابەت ئەگەر وەکو بڵێن وەکو ئەنجومەنێک یا بڵێن وەکو کوێخایەگە هەر شتێککە ناوێنەی لێرە باو بڵێن زیاتر چی مەشغوڵت دەکات خودت چی زۆر کاتت دەگرێ یا عزیێتت دەدا شتێکی وا هەیە لە دەیەکە کە شکر باشین دەوبارەوە خەڵکە کەسمان باشە ئارەوەڵا شکرتەبان ئارەوەڵا شکرتەبای ڕەنگە زۆریشتان هەر خزم بن ئەو پەڕی یەک دوو بەرە بابیتیا نانا هەمومان دۆستیەکن و خزمای تیشمان هەیە تێکەڵین بەس بڵێ وەکو عاشرە پشتیەک نینە هەموو وا لە خزم باشتری ئارەوەڵا نانە زۆر باشین شکر لە چاو دیەکانەوە زۆر باشین دەخوای گەورە سەلامەتیان کەیاخۆ جاخۆ شەویستان ئەڵێن هەر کەسێ هات بۆ مۆکەبە و نهات بۆ سەر ئەم پردە وەکو ئەوەیە کە مۆکەبەی نەبینی بێ بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست بزانن کە ئێمە ئەمڕۆ لە ئێوارانی ڕەمەزانە هاتوین بۆ گوندی مۆکەبە ئەمە ئەنەوێ لەسەر پردەکەوە مەبەست پردی مۆکەبەیە کە الحەمدولله ئەم ساڵ بارانی بەهارەکەی ئەوەنە زۆر بوو ئاو سەر ئێرە کەوتو بوو بەمەرجێ ئێرە بڵێن یەک بەش لە ڕووبارەکە یەک بەش لە چەمەکە بە ئێرە تێپەڕێ و بەشەکەی تری لێرەوە واتە ئەو بەشەی سەر ئێرە کەوتبوو واتە ئەوەندە ڕووبارەکە هاتبوو تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا گوندی مۆکەبە ئەوەی کە هەیە ئاوەدان بوو ئاوەدانتر بێ ئینشاءڵڵا ئێمەش لێرەوە لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزانەوە دوعای ئاوەدانیان بۆکەین خوای گەورە بیان پارێزێ و گوندەکان هەر ئاوەدان بێ و هەروەها ماڵیشان ئاوەدان بێ وەختی ئەوەیە کە ماڵاوایتان لێ بکەم لێرەوە پێتانەڵم تاکو بەرنمەیەکی دیکە تاکو و جێگەیەکی دیکە و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ سپاس بۆ هەرێکە لە برنجی گوڵبەهار و کۆبانێ کە سپۆنسەری بەرنامەی ئێوارانی ڕەمەزانیان کردووە الله أكبر 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 الله أكب
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك